مناڵ هاوین دەبێ بخوێنێتەوە. جا خوێندنەوە ئیسە سێ چوار نەوعی هەیە. مەسەڵەن ئوستاز ڕۆمانێکە کڕێ و ئەڵێ مناڵەکان بیخوێن و با پێکەوە گوێی لێ بگرین. ئەوە جۆرێ خوێندنەوە. جۆرێ خوێندنەوە چییە؟ ئەڵێ مناڵەکان ئەوە بخوێنەوە وەرن بە کورتی بۆمان باسکەن. ئەوە جۆرێ خوێندنەوەیە. سێم جۆرێ خوێندنەوە چییە؟ کتێبێکە کڕی کە تۆزە بە قۆت و بێزە تۆزێک تۆی خوێنیتەوە، تۆزێکیش تۆ بیخوێنەوە، تۆزێک تۆ ئەو بیخوێنەوە، ئەوە گڕێدیت. ئەوەش خۆئینە. جۆرێکی ترسە خوێندنەوە چییە؟ ئەویش ئەوەیە کە کتێبی دەنگی هەیە. کتێبی دەنگی لە کۆمەڵە کتێبێکە کراوە بە دەنگ. ئەیکەیتە ناو ئایپادێکە وەڵی مناڵەکان گوێی لێ بگرن. مەسەن کتێبێکی ئەزانم بە ناوی هونەری هاوڕێگرتن. ئێوە هەستەکەن بۆ هەموو مناڵێ گرنگە وایانە؟ یعنی ئەگەر هەر هیچ نەکا بۆ ژیان پێویستی بە هونەری هاوڕێگرتنە. ئێ مناڵ نەکبەتە کتێبێک 200 لاپەڕێ نایخوێنێت، وەڵە تااقەتم نێت چاومێشێ. زەحمەت نەبێ بێنە ئەو کتێبە بە فلاشێک لە منی وەرەگری، لە پەیمانگای منی وەرەگری، لە شوێنێکی وەرەگری بە فلاشێک بۆ یەکەیتە ئایپادەکاڵی کوڕە جوانەکەم بەدەم چەرەسات و چای خواردنەوە بۆ خۆت گوێی لێ بگرن. وە کتێبەکەش باسی هونەری هاوڕێگرتنەکە ئیسپادەی دێک. کۆتەوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە. بەڵام بۆ ئەوەی حەز بۆ کتێب تیا دروستکەی ئەبێت جاجابیشی بی بۆ پێشانگای کتێب، ئەبێت جاجا لەگەڵ خۆتابی بی بۆ بسەن بۆ کتێبخانە، ئەبێت جاجا لەگەڵ خۆتابی بی بۆ کتێبخانەی فلان لە سلێمانی بڵێ دەی کوڕم حەزت لە چای قاوە نسکافە کاپۆچینۆ. ئەخە کتێبخانەی ئیسە وەک جارانی نییە. ئێوە زانین بە چایخانە چایتیایە. نه بە گەنجم و تۆ چای ناخۆی کاکە دەبڕۆ کتێبخانە چای بخۆ. ئێستا کتێبخانەیە لە سلێمانی چای هەیە، قاوەی هەیە، نسکافەیە، کاپۆچینۆ. ئێماڵی نەنکم ڕەنگەم چواریتیان نەبێ. ئێماڵی دیوەخانەیە لە سلێمانی ڕەنگەم چواریتیان نەبێ بە چای دیژنەمەکەی تێدا. مادام لە کتێبخانەکە بڕۆ لە جیاتی و 250 لە چایخانەی دەی بە چای لە ناو کتێبخانەکەیە چایەکە بکڕە بە 250 بە 500 نار لەگەڵیش کتێبێ تۆزێ بخوێنەرە و داینە. پاری کتێبەکەش لێ وەرناگرن ئوستاز. تو سەی وەسایی چەند ئاسان و بەس گەنجی ئێمە نەکبەتە بەرەو پیری ناچێت. بەس ئەبێ ئەمە بزانێت. من ئەیزانە بەس گەنج نازانێ. گەنج نازانێ ئەگەر حەزی لە چایش بێت لە کتێبخانە هەیە. گەنج نازانێ کاپۆچینۆ و شیریش ئەتوانێت لە ناو کتێبخانە بخوا. وا تەسەورەکە ئیلا لە چایخانەی فلان ئیلا لە کافتریای فلان کە ئومێد دەکەم وای لێ نەیە نێرگەلەش بەر لە ناو کتێبخانە ئەویش بگەنێن ئیشەکەی تێک بدەن. بەڵام بە تایبەتی لە شاری سلێمانیە چەندین کتێبخانەمانێ بە دەستخۆشیەوە سوچێکی داناوە بۆ ئیسراحەت و جاخێزانە ڕوا خانەوەدا ڕوا. ئەو خوشکە بەڕێزەم لە جیاتیەوەی ماشەڵڵا چۆن دێی بۆ سلێمانی ڕاکە بۆ دارستاوەکە. ڕاکە بۆ بازاری لەنگەکە دوو علاگاکڕی خەریکە تووشی زەخت و شەکراوی ئەوەنە بەرزێک علاگە بەرزەکەی تووشی ئینزلاقە بینە لەگەڵ مناڵەکەی ئەڕۆم ئەکوڕم بۆ خۆت سەیرێکی ئەو کتێبانە بکە و بەڕێزم دووخوا دوو چایمان بۆ بێن و چایەکەش ئەخۆیت و مناڵەکەش هەندێک پەڕا خوێنێت و هەندێک کتێبە خوێنێت ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمەکە. بەداخەوە کەمتر ئێمە هاوینان یعنی تەلاقدانی کتێب. ئیتر کتێب خۆ بگرە لای چۆ. هەرچی کتێبە ئەپێشرێتەوە مالعیلم مناڵ لە هاوی نابێ فێر بکرێت چۆن کتێب بکڕێ و کتێبخانە دابنێ و کتێب کۆکاتەوە و کتێبی خارجی بخوێنێتەوە بۆی باش و چاکو مەزبوط.